سەرەتا ئەمێ پرسم بە پێی زانیاریەکانی لای من ڕۆژی گیانی وزەی خاوێن چەند ساڵێکە بەڕێوە ئەچێت ئەگەر بۆمان باس بکەیت. بەڵێ خۆی تازە نییە لە 2009 ئەم بڕیارە دراوە بەپێی بڕیاری بەڵێ بەپێی بڕیاری کۆمەڵی گشتی کە کۆمەڵەیەکە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بەڕێوەچێ بۆ بڕیاردان لەسەر چەند پرسێکی گیرین کە پەیوەندی هەیە بە ئەمن و ئاسایش و سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان. یەکێک لەو پرسە گرنگانەش ژینگەیە بۆیە لە ساڵی 2009 لە 26 کانونی دووەم بڕیاردرا ئەم ڕۆژە ببێتە ڕۆژی جیهانی وزەی خاوێن وەکو هەڵمەتێکی هۆشیاری بۆ ئەو خەڵکانی کە لە ناوچە دوورە دەستەکان و هەتا ئێستا وزەیەک بەکار ئەهێنن کە کارگەری خراپیە لەسەر تەندروستیان و بەبێ ئاگاداربوون لەم وزەیە. بەڵێ خات و ئەمەل وەک لە سەرەتاشە باسم کرد بۆ یەکەمین جار ڕۆژی جیهانی وزەی خاوێن لە کەرکووک بەڕێوەچوو. بیرۆکەی بەڕێوەچوونی ڕۆژی جیهانی وزەی خاوێن لە کەرکووک چۆن بوو ئەو چالاشانە چی بوو کە دوێنێ لەو مەراسیمە ئەنجام دراگەر بۆمان باس بکەیت. بەڵێ طبعا من بە حکمی کارەکەم کە لە بەشی چالاکیەکان کارەکەم پێش ساڵی 2025 سێرجێکی تاوام کرد بۆ سەرجەم ڕۆژە جیهانیەکان. ئەتوانم بڵێم بە سوتفە بەڕاستی منیش ڕۆژەکەم دۆزیەوە چونکە ئێمە ڕۆژی جیهانی و زەمان هەیە بەگشتی کە 22 ئۆکتۆبرە بەڵام ئەم ڕۆژە جیاوازە ڕۆژی جیهانی وزەی خاوێنە. بەڵێ بۆیە بیرۆکەکەم لە لای خۆم هەڵگرت و بە خۆشحاڵیەوە بیرۆکەی خۆم بوو شێوازی ڕێکخستنی پانێڵەکەم میوانە تایبەتەکانم بە پاڵپشتی ئەو دەستگایی کە کاری لێکم پەیمانگای قەڵەمی ناحکومی هاوکارم بوون. هەڵمەتەکەمان بە چەند شێوازێک بووم بە گفتوگۆکردن لەسەر چەند تەوەرێک کە پەیوەندی بە پرسی ژینگەوە هەیە و هەروەها بڵاوکردنەوەی پرۆشەر لە ڕێگەی ڤیددیۆوە لە ڕێگەی داتاشەوە توانیمان سوود بگەین بە خەڵک بەو شێوازە. بەڵێ ئەمەل خان من ئەپرسم سەرچاوەکانی وزەی خاوێن چین جیاوازی چییە ئەو سەرچاوانە لەگەڵ وزە بە شێوەیەشی گشتی؟ بەگشتی ئێمە لە گردوونە ئەگەر گردوونمان باس بکەین دوو جۆرە و زەمانەیە یەکێکیان وزەی تەقلیدی ئەوەی کە زۆرترین بەکارهێنانیەیە و هەروەها وزەی نوێ بووەیە کە بەڵباڵترینیان وزەی خۆرە و هەروەها وزەی باە لە لای ئێمە وزەی جیۆسێرماڵشەیە وزەی گەرمی زەوی و هەروەها وزەی هەڵکشان و داکشانمان هەیە لەگەڵ وزەی زیندەی ئەوەی لە لای ئێمە زۆر بەربڵاوە وزەی خۆرە لە بەروی عێراق دەوڵەمەندە بەم وزەیە و هەروەها ئێستاش لە هەرێمی کوردستان کار ئەکرێت لەسەر وزەی با. بەڵێ کاتە خات و ئەمەل چی بکرێت هاوڵاتیان یاخولایانی پەیوەندیدار ئاگادار بکرێتەوە لە سوودەکانی وزەی خاوێن بەراورد بە وزە بە شێوەیەشی گشتی وەک بەڕێستان باست کرد؟ پێم خۆش ئاماژە بە شتێ بکەم بەڕاستی بابەتەکە لەوە نەماوە کە ئێمە چی بکەین بۆتە دیاردەیەکی جیهانی چونکە لە ئێستادا لێکەوتەکانی بەسەر ژینگە بەگشتی. بەڵێ ژینگە کەشوهەوا ئەم گۆڕانکاریانە لە ناکاوی کەشوهەوا کە ئەیبینین بۆ من ئەم ساڵ تا ئێستا بارانێکی باش نەباریوە وشکە ساڵیە تقریبن و هەروەها با بڵێن لە هاوینە ئێمە هاوینێکی زۆر گەرممانەیە ئەمەش بەهۆی دیاردەیەکە کە پێوتری دیاردی گەرمبوونی جیهانی لە ئەنجامی بەکارهێنانی فۆسیل فیوڵەوەیە ئەو گازانەی کە ئەیکاتە هەواوە کە بەربڵاوترینیان گازی دوانە ئۆکسیدی کاربۆن و هەروەها گازی میسانە. بۆیە ئێمە گەیشتوین بە حاڵەتێک کە ناچارین وزەی نوێ بۆ بەکاربێنین نەک بڵین ئێمە هەڵبژاردن بکەین لە نێوانیان. بەڵێ کەواتە خات و ئەمەل کاریگەری چێ لەسەر ژینگە بە شێوەیەشی گشتی؟ کاریگەریەکانی با بڵێن ساید ئیفێکتی وزەی تەقلیدی کە خۆمان بەکاریهێنین چییە؟ یان مەبەستت وزەی نوێ بۆیەکە گەربێت و بەکاری بێنین وزەی نوێ بۆ و تەقلیدیەکەش هەردووشی. بەڵێ ئێمە ئەگەر بێت و بەراورد بکەین لە نێوانیان لە ڕووی چەند شتێکەوە یەکەمیان لە ڕووی نرخەوە وزەی تەقلیدی نرخی زۆر هەرزان و زۆر بارزانین دەستەکەوێت بۆیە لە ئێستادا لە جیهان 84% بەکارهێنانی هەیە. لە ئێستادا وزەی نوێ بۆش بۆتە بابەتێکی سەرگەرمی هەموو وڵاتەکان بەکارهێنانی هەیە بەڵام چەند کێشەیەکمان هەیە یەکێک لەوانە کەمی لێ هاتووەکەیەتی وارووا گرانی کۆستەکەیەتی بە تایبەتی لە لای ئێمە لە عێراق. بەڵێ ئەمەل خان وەکو حکوومەتی عێراق وەکو حکوومەتی هەرێم تا چەند ئێمە پابەدین بەو ڕێنمایی و هۆشدارانی کە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ئەدرێت سەبارەت بە وزەی تەقلیدی وەک خۆت ئاماژەت پێیا لەگەڵ وزەی خاوێن کە هەڵبەت گرنگی و بایەخی خۆی هەیە؟ بەڵێ پێم خۆش ئاماژە تا چەند ئەزممان لە وڵاتانە وەرگرتووە. بەڵێ ئێمە گەربێت و خۆمان بەرەهەوتکەین بە وڵاتانە ئەمە بەڕای من شتێکی واقعی نییە چونکە ئێمە پێمانەوترێ وڵاتان تازە پێگەیشتوەکان بەڕاستی مەبەستم ئەمەل خان تا چەند بتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەرگین؟
ئەگەر قۆناغ بە قۆناغ ئەتوانین سود لە بەڵێ ئێمە ئەو دەستەی کە باسم کرد کۆمەڵی نەتەوەیە گرتوەکان بۆ وەکالەتی وزەی خاوێن یارمەتی هەموو ئەو وڵاتانە ئەدات کە مەسەلەن ئەیانوێت جۆری وزەکەیان بگۆڕن لە وزەی نوێنەبووە بۆ وزەی نوێبووە هەروەها داتا و حساباتی هایدرۆلیکی ئەم بۆکە بۆی بزانێت چنێکیان پێویستە کە بتوان ئەم وزەیە بگۆڕن بۆ وزەی نوێبووەوە بە خۆشحاڵیەوە عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە دەوڵەمەندە بەم وزەیە لەبەر ئەوەی کەوتۆتە سەر هێڵی پانی 29 پلە بۆ 37.5 پلە و هەروەها بڕی ئەو تشکی کە لە هاوینە ئەگاتە سەر زەوی 21 ملی جوڵە بۆ هەر مەتر دووجایەک و لە زستانیشە 13 ملی مەتر جوڵە بۆ هەر مەتر دووجایەک ئەمەش ڕێژەیەکی زۆر باشە و بەرزترین ئاستی هەیە لە جیهانە ئەتوانین ئەم وزەیە سوودی لێوەرگرین بۆ بەدەستهێنانی کارەبا بۆ دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانە بۆ گەرمکردنی ئاو من خۆشم لە زانکۆ پرۆژەکەم لەسەر سۆلار سیستەم بوو ئەر وزەی نوێبووەوە وەرگرتنی تشکی خۆر و چڕکردنەوەی لە خاڵێکە و بەکارهێنانی بۆ وەکو بۆیلەر یاخود وەکو بەکارهێنانی تر بەپێی کوالێتێکی بەڵێ خات و ئەمەل ئەو زەخاوێنانە کە لە عێراقا هەن چین بە دیاریکراوی کە پشتیان پێبەستە لە ئێستاە وەکو باسم کرد وزەی خۆر بەربڵاوترین وزەیە ینی لە عێراق کە خۆمان نەزانین جەوی هاوین چنێ گەرمە لە زستانی شەهر خۆرمان هەیە بە خۆشحاڵیەوە وزەی باش ئێستا لە هەرێم دوێنێ لە پانێڵەکەمان لە بەشێکی باس کرا کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیم بان کردبوو پرۆژێکیان بردوتەوە لە یونیسف کە ئەمە جێگەی خۆشحاڵیە لە هەرێمی کوردستان بەم زوانە جێبەجێ ئەکرێت بریتە لە بەکارهێنانی وزەی با سوودوەرگرتن لە وزەی با بۆ بەکارهێنانی وزەی کارەبا یاخود گۆڕین بۆ وزەی کارەبا بەڵێ کاتە خات و ئەمەل تا چەند گرنگە ئەم پرسە یاخود ئەم بابەتە گرنگ و هەستیارە لە ناوەندە ئەکادیمیەکان باسکرێت هەڵبەت خۆت باس لە پانێڵەکە کرد تا چەند گرنگە کەسانی پسپۆرت سیمینار و کۆڕ لەو بارەیەوە بەڕێوە بن لە داهاتوە بۆ ئەوی ئێمە پشت بە وزەی خاوێن بەستین بەڵێ ئەوەی جێگەی خۆشحاڵی من دوێنێ کەناڵی کورسات ئامادە بوو چەند کەناڵێکی ترش لێ بوون و پاڵپشتی منیان کرد وەکو گەنجێکی سەرکەوتوو لە کەرکوو کە ئەم بیرۆکەیەم هەبووە ئیشەڵا من ئەمە یەکەم هەنگاوم نییە بەردەوام ببم و پێم خۆشە لایەنەکانی ترش بێنە سەر خەت ینی ئەوەی لە لای من جێگەی سەر سوورمان بوو دوێنێ هیچ ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی کە خۆی بە خاوەنی پرسی ژینگە ئەزانێ بەڕاستی ئاگادار نەبوون لە پرسە ئیتر نازانم هۆکارەکەی چی ینی بابەتەکە تازەیە یاخود نازانم بەڕاستی هۆکارەکەی چی بوو بەڵام زۆر گرنگە خەڵکی ئێمە زۆر پێویستی بە هۆشیاریە